ئێستاش وتەی کاک جیاد هەورامی با بفەرمێ بۆ ئێرە وتاری ئاژانسی هەواڵی ڕۆژنیوز دەخوێنێتەوە. سەرەتا بەناوی خوای گەورە زۆر سپاس بۆ ڕێکخراوی داکۆک و تەواوی ئامادەبووان وەکو هاوپیشەیەک و وەکو ڕۆژنامەنووسێکی دەستگای ئاژانسی ڕۆژنیوز کە ئەو کات تەنیا دەرفەتی 4 مانگ کارکردنی لەگەڵمانە بوو کە بەداخەوە دەستی تیرۆر نەیهێشت کە بەردەوام بێ لەسەر کار و لەسەر کاری ڕۆژنامەنووسی. ئێستاش لەسەر ناوی دەستگای ئاژانسی ڕۆژنیوز ئەو دەستگایەی کە شەهید وەداد خۆری ڕۆژنامەنووسی تایە سەری هەڵدا و بەداخەوە دوای 4 مانگ لە تیرۆرکردنی خۆری ئاوا بوو. بەداخەوە لە پاش 7 ساڵ هێشتا پەیوێکی نوێ لەبارەی کەیسی تیرۆرکردنی شەهید وەداد حوسێنەوە نییە. بکوژانی دەستگیر نەکراون و کەیسەکەشی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە داخراوە، بەڵام لای ئێمە هەموو ئازادی خوازان بەکراوی ماوەتەوە و هەرگیز بە هیوا نابین و کۆڵ نادەین تا ئەو کاتەی تاوانباران لە دادگایەکی ڕاستەقینە و دادپەروەرانە بە سزای خۆیان دەگەن. لە هەرێمی کوردستان نەک هەر بکوژ و تاوانبارانی پشت تیرۆرکردنی شەهید وەداد دادگایی نەکراون، بەڵکو دەسەڵاتی سیاسی خێڵگەرە و دادگاکانی کردووە بە تێڵای دەستی خۆی و ڕۆژنامەنووسانی ئازادی خواز و سربەخۆ دادگایی دەکرێن و وەک دیل مامەڵەیان لەگەڵ دادەکەن و سزایان دەدەن. ئەمڕۆ لە بری زیندانیکردنی بکوژانی ڕۆژنامەنووسان و ئازادی خوازان هەر یەک لە قارەمان شوکری و گۆهدار زیباری و شێروان شێروانی کە هەڵگری خەڵاتی شەهید وەداد حوسێنن لەگەڵ بەشێک لە ئازادی خوازانی بادینان لە زیندان تون کراون و سزای قورسیان بەسەردا سەپێنراوە. ئێمە لە 7مین ساڵیادی شەهید وەداد حوسێندا دووپاتی دەکەینەوە بۆ پێیەی پێش تیرۆرکردنی چەندیردار لەلایەن ئاسایشی پارتی دیموکراتی کوردستان بانکراوە و هەڕەشەی جۆراجۆریان لێ کردووە بە گوێرەی شێواوی ڕێفاندنەکەی و سڕینەوەی هەموو بەڵگەکانی تاوان و ئەشکەندەجانی بە شێوەیەکی دڕندانە و چەندین بەڵگەی تر کە حاشا هەڵنەگرە پارتی دیموکراتی کوردستان بە تاوانباری تیرۆرکردنی شەهید وەداد دەزانێت. بێگومان ئەو حیزبە مێژوویەکی دوور و درێژی کردنی ڕۆژنامەنووسان وا دەنگە ئازادەکان لە پاش ڕاپەڕین و دروستبوونی قەوارەی هەرێمی کوردستان شەپۆلی سەرکوتکردن و تیرۆری دەنگە ئازادەکان لەسەر پارتی دیموکراتی کوردستان و لەناو بادینانەوە سەری هەڵدا کە حاکم تەحسین و سادق سندی و ڕەوف ئاکرێەوە دەستی پێکرد و تا تیرۆرکردنی سەردەش عوسمان و وەداد حوسێن و شوکری زەینەدین بە ئەم ڕۆژەوە کە بادینانی کردووە بە زیندانێکی گەورە بۆ ئازادی خوازان.